ساڵات 2013 و 14 و 16 نه 15 16 14 و 16 بله بله سەلیم سلۆ یەکەمین سەرانسەری باشووری کوردستانی جمعن یەکەمین ئەندەزیاری ڕووناهیەی شانۆ و سینەما کورتە فلم ئەندەزیاری شانۆە ئەندەزیاری ڕووناهیەیە والحەمدلله باز نەپۆشمانمژی من پێ شەهادە باوەڕنامە پێ هەنام شەهادە پێ هەنام لێ دەرفەت یعنی حتا تەسە حسابەی خۆشی حسابی خۆ شخصیجی تەکارە کردبانە وەرفەکەم خاص هەبووش نویساندن ئێرە سینیارە دنویساندن دێ من سەر ژنێ نویسان ڕێزە فیلمم سەر ژنێ نویسان نزیکی 40 کورتە فیلم نویساندن مشانە و نویساندن فیلمی سینەمایی نویساندن 140 سیناریۆ لەجە من هەیە من هەموو دوا چەند ساڵادا کوم خۆش هونەرە ji derve dûr kir min daxilê xwe de min hunera xwe ji bîr nekir min neda pişt xwe de jî بۆ ez qehre nexweş nekevim بژیشتە دەستێت